کاتتان باش بخیر بێت. جوینا چاوەلێکریا پارتا دموکراتا کوردستان و یەکەتیان نیشتیمانیا کوردستان ڕەنگە گاوێک بیت بۆ ئاساییکردنا ڕەوشە هەرێمێ هەرچەندە بەرپرسên پارتی و یەکەتیت بێژن دێ جوینەدا بەحسا پەیوەندین هەردوو ئالیان هاتێکردن لێ زۆرترین گوتوبێژ تایبەت بوون بێ دوورخستنا گۆڕاندە حکوومەتێ و پەرلەمانیدا. هەم هەواڵانی پارتی دەبێ ئەم پێشنیوار و بۆچوونانی کە تەرحکران لەناو خۆیانە دوابڕیاری لەسەر بدەن و ئێمەش دەبێ بچین لەگەڵ هەموو لایەنەکان گۆڕان کۆمەڵ یەکگرتو قسە و باسەکان بکەینەوە و ئەوەی کە لەم جەوە ئیجابی ئەم کۆبوونەوە بوو نەقلیکەین بۆ ئەوان بۆ ئومێدی و ئەوەی کە جەوی ئیجابی ئەوانش نەقلکەین بۆ داخوازی بێ بە مەرج بۆ هەموو لایەکمان داخوازیمانەیە بۆ ئەیکەین بە مەرج کە کردمان بە مەرج بێگومان گرێکوێرە دروستەکە داخوازی حەقا. لەگۆری پێزانین NRT کۆژ جافکانیان تایبەت دەسۆخستینە یەکەتی سێ پێشنیار ئەخستنە هەمبەر پارتیک و ئەڤەنە. پێشنیارە یەکەم پەرلەمان بهێتە کارەکردن و ڤەگرە ڕەوشە ئاساییخوا و ئەگەر گۆڕین دەدەسەڵاتە سەرۆکەتیە پەرلەمانیدا بهێنەکردن پشتی ئاسایی بوونا ڕەوشێ بهێتە ئەنجامدان. پێشنیارە دوام یەکەتی داخواست کردە سەرۆکی پەرلەمانی و وەزیران گۆڕان ڤەگرنە سەرکارن خوا. پێشنیارە سێم یەکەتی داخواست کردە جوینا 5 ئالی لەسەر پرسە سەرۆکەتی هەرێمێ دەست پێ بکەن و گوتوبێژ لەسەر پرۆژێن تایبەت بێ سەرۆکەتی هەرێمێ بهێنەکردن. برادرانی یەکەتی ئەمڕۆ هەندێک پێشنیاریان باس کردووە. ئێمە نامانەوێ ئێمە ئەمڕۆ بچینە ناو وردەکاری ئەو پێشنیارانە چونکە بەڕاستی دەمانەوێ یەکەم لە ناو خۆمان باسی لێ بکەین دوای ئەوەی کە باسی لێ دەکەین بە تاکید دەبێت لەگەڵ برایانی یەکەتی دانیشتن بکەینەوە بۆ ئەوەی قسە بکەین. ئەوەی ئەمڕۆ لە برادرانی یەکەتی گوێمان لێ بوو لە هەستکردن بە مەسئولیەت و حەلی ئەو کێشانەی کە لە هەرێمی کوردستان هەیە لەو چوارچێوە ئێمە وەرمان گرتووە. هەرچەندە چاڵا ئاسێمایە ناکۆکیان ناوبەرە پارتی و گۆڕاندەیە و جوینجی تایبەت بوو بێ ئاریشەیە لێ گۆڕان ڕاگەهاند هایداری پێشنیارن یەکەتیە نینن و گۆڕینان دێ چه پوسەدا ئەنجام نادەن. ئێمە ئەو پێشنیاسی کە یەکێتی نیشتیمانی کوردستان گوای داوێتی پارتی دیموکراتی کوردستان ئێمە ئاگامان لێ نییە و ئێمەیان ئاگادار نەکردوێتەوە ئەبێ ئەو بارودۆخە ئاسایی بکرێتەوە واتە وەزعەکە وەکو پێش 12 ئۆکتۆبەری لێبێتەوە سەرۆکی پەرلەمان بچێتەوە سەر کارەکەی خۆی پەرلەمان دەست بەکار بوو ئەرکەکانی خۆیان بکەن وەزیرەکانی گۆڕان بچنەوە سەر شوێنەکانی خۆیان هیچ مرجێک لە هیچ کەسێک قوبوڵ ناکەین بەڵام لە دوای ئاساییکردنەوەی بارودۆخەکە ئێمە ئامادەین گفتوگۆ لەسەر هەموو ئەو قەیرانانی کە پێشتر ئاماژەم پێکرد بیکەین و چی لە بەرژەوەندی خەڵکی کوردستان و ئەزمونەکەمان پێ ئەوە دەکەین. بەرپرسن یەکەتیت بێژن پێشنیارە نۆ بتنێت گەل پارتیدا بەحث کردینە و پشڕا لەگەل سێ ئالیێندندا جێ گوتوبێژ بکەن.